سڵاتان دەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر من شێرزاستیقم ئەڵلقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆلتان پێشکەشەکەم بەڕێزانم بۆم ئەڵلقەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سامی حوسێن نەزم مامۆستا لە قوتابخانەی هانای بنەڕەتی کچان دەکەین باز لە ڕێگەنوێکانی فێربوونی پیتەکان لە قۆناغی بنەڕەتی دەکەین و هەروەها بەڕێزیان ئەزمموی خۆیان بۆ ئێمە و بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست باز دەکەن زۆر بەخێر مامۆستا. سپاس دەکەم سپاس دەکەم زۆر بەڕێز سپاس. مامۆستا سامی دیارە ڕێگاکانی وانەوتنەوە بۆ هەر مامۆستایەک شێوازێک و تایبەتمەندێکی خۆی هەیە بەڵام بەگشتی یاسا و ڕێسایەک هەیە بۆ وتنەوەی وانەکان ئەوەی کە جەنابتان پەیڕەوی دەکەن ئەوەی کە جەنابتان کورتان تا ڕێزکەیەک بۆ وتنەوەی وانەی ئەلفوبێی کوردی پۆلی یەک لە بازنەی یەکەم دەتوانانی ڕوونکردنەوەیەکمان دێ دواتین دەینە ناوڕۆک و کۆی ئەو شێواز و ڕێزکانێک کە جەنابێک دەبەر. زۆر قساکە شاعری فەڕەنسی دەڵێ دەرگای قوتابخانەیەک بکەوە دەرگای بەندیخانەیەک داخین. سێ سارەمە تێستی بەرنامەکمان کرد ئایا لۆ قوتابی پۆلیەک 175 فێر نابی ئەو پەرتوکانی کە ئێستا بۆ ئاخرێوات دروست دەکەن و پێیا دەکەن هەمووی ڕێگای لێکدانە منداڵ بە لێکدان قەت فێر نابی قەت ڕێگایەکمان کرد سێ سال لە قوتابخانەکەی تێستمان کرد و دوای ئەمە چوونە تەربیە و ئیشراف و ئەوانە گوتیان مامۆستا ڕێگایکی باشە ئەو بوو لە هۆڵی قای عەشق بەرنامەکەمان کرد و نەزەحەتی هیناو ڕێگاکەم هەدەفەی مە چییە قوتابی لاواز لەناو پۆل نەبینێ بێگومان هەموو قوتابخانەیە قوتابی لاوازی تێدایە بەزەمە سێ سەر ئەو بەرنامە کرد ئێستا قوتابی لاوازم نییە ئیشەکەیمەش هەمووی جوولانەوەیە یعنی دانیشتمان لە ژۆرێ نییە هەمووی بە جوولە و بە حەڕەکەی هەر هەمووی ئەوە دوو ئەو سێ هەفتەیە دەوامەکەین هەموو قوتابیەکان زیرەکەن هەر هەموو فێرکردن یعنی قوتابی لاوازمان نییە بەس چی ئەو ڕێگایە مامۆستای زۆر هیلاک دەکە زۆر هیلاکت دەکە. مامۆستا ئەو شێوازی وانەوتنەوەی کە جەنابتان پەیڕەوی دەکەن دەچێتە هەمان چوارچێوەی سیستەمی خوێندن کە وەزارەت داینەوە؟ وەڵاهی مشتی هەندێکی ڕخنەش ئەگرن ڕخنە هەر ئەگیرێ چونکی ئەو پەرتوکەی وەزارەتی پەروەردە لێکدانی بڕگەی مامۆستای بەڕێز لێکدانی پید نییە ئەمن پێچەوانم کردیە باس قوتابی چی لە من دەوێت داکو باب چی دێ وەزارەت چیت ئەوێ منداڵەکەت فێربی هەموو ساڵە قوتابیەکانم مانگی چار ڕستەی درێژ و کورد ئەخینەوە ئەمن گرێنیت ئەدەمێ کە قوتابیەکانم زیرەکترین کەسبی لە هەموو هەرێمی کوردستان بەس تاقی دەوێ وزەی زۆری دەوێت کاتە منداڵێک لە ماوەی ساڵێکی خوێندنی دەتوانێت ڕستە بخوێنێت ڕستەی بچووک و گەورە بۆ هەموو منداڵێک یاخودەوە تایبەتمەندێتی هەیە هەموو منداڵێک ینی ئەوانەی کە لە پۆلێکدا جەنابتان وانیان پێ دەڵێن دیسان جارێکی پۆلێنیان دەکەیەوە مەسەلەن ئەوە بەشێکی باش و بەشێکی خراپە و ینی زۆر چاکە مامۆستای بەڕێز لە هەر پۆلێکی ئەمە سێ تێگەیشتی قوتابیانمان هەیە بارە ناوەندی لاواز هەیتمان برێنەرێ لاواز 350 جوولەی پێ ئێرن حەڕووک ئەمە چ ڕێگاکەم بەکار ڕێگاکەم بەکارهینایە قوتابیە بێعارەکان بە زمانی خۆمان و ئەوانەی کە هیچ فێر نابن وەم کردیە لە قوتابیە زیرەکەکان زیرەکتر بن پرسیار دەکەین لە مامۆستا بۆ لەبەرەوەی ئەو قوتابیە حەڕووکە بەجوولە لاوازیشە حەزی لە وزەی گەلک زۆرە حەزی لەوانی هەیبرەی دارە دووداری دی سێ سەر ئەو تێستەمان کرد کامە قوتابی بێعارە و لاوازە زیرەکترین تەڵەبە دەردەچی لە پۆلی من زیرەکترین تەڵەبە لۆ عەزی لە حەڕەکەکەیە قوتابی زیرەک ئەم بە هەبرێم داروەنیە بەس ئەو بە حەرەکە فێرم کردیە ئەگەر مەجال هەبی جوولانەکان زۆر جوانن بۆ نمونە دار ئەو هەدەکەی چ دروست دەبی کوڕم هەموو دەرێن مامۆستا زیرەکەکە پێویستی بەوەی نییە بەس ئەو پێویستی هەردەستە پیان ئەو خۆی دەردێخی ئەوە دەرێت دێ ئەدی ئەو پیتە درێژە چییە بزوێنی درێژ زیرەکەکە پێویستی بەوەی نییە ئەمە لۆ چه دەرسەکەی دەکەم لۆ ناوەندەکە و لاواز دەکەی دەرەم لێیدا هەموو فێرە کاراتی بوونێ دەرن مامۆستا دا بەس پێویست ناکە زۆر بین بزوێنی درێژ بەس میمی قوتابەکە بزانی ئەدی کوڕم ئەو پیتۆ کەچیا خوارەکاتەوە بە شێوەی جونا حەرەکە لەگەریان دەکەم هەموو دەرن مامۆستا هەمووی دەبتە چ ڕسمی دارەکەم لۆ کردینە دەڵ مامۆستا دار
دار کەواتە لێکوانە چێ فێر بوو لاوازەکە سبێنی دەری مامۆستا حەسەکەم ئەمن ئەوەی بکەم ئەو تەمسیلێ بکەم شانۆیە ئەوام کردیە مامۆستا کەواتە لەو شێوازی جەنابتان پەیڕەوی دەکەن نواندن ڕۆڵی بەڵێ هەیە نواندنی زۆر دەکەین هەموو نواندین بە هەموو دەکەم بە هەمویان دەکەم مامۆستا شێوەی ئەداکردن و ئیقاکردنی ڕستەکان وشەکان پیتەکان تا چەند ڕۆلی هێلەوەی کە سرنجی قوتابی بە خۆت ڕابکێشی سەرنجی سەکەن ئەمە ئەگەر لەسەر ئەو ڕێگای خۆی بڕۆم بە خۆتە زانی وەزارەتی پەروەردە ساڵ بە ساڵ بە شەوانی کوردی کەم دەکاتەوە حیف و مخابن بۆ ئەم ساڵ چەندە بە خۆی دەبی 12 مامۆستا بڵێ ئەو سەرکردیانە 8 مامۆستای زمانی کوردی پۆل یەک ئافرەتە حتمما ئافرەت هەفتانە نەخۆشەرە کەوی کەوات ئەگەر هەفتەی جارێک مۆلەتی وەگرت ئەوە لێرە قوتابی بەڕاستی ئەمەلی زۆر نامینێ بەڕاستی 8 مامۆستای زمانی کوردی مامۆستای ئافرەتە سما کردیان ئەگەر بە جێری ئەوها بڕۆن بە سەبری خەلازبی دێنە سەر وشەی دارە بۆ نمونە 5 هەردەستێنم کاتی ئەگرمەوە بە هەمووی 5 دقەم ناڕۆ وشەی دارە ئەنووسین چەم کردیان دەرسێکی پراکتیکە قوتابیەکان نەکزارێک قوتابی هێ 10 هەرستی خاستە ئەمێن سیاسەتێکم بەکارهینایە تەشجیع یعنی هەندانە چیوان لەگەرەکەم بەس خواردنیش لەگە خۆ ئۆبام مامۆستا ویسم سیاری ئەوە بکەم یعنی ئەو هەندانانەی جەنابەت کە هانی قوتابی دەدەی لەوەی کە بەردەوام بێ لەوەی کە بەشداری زیاتر بێت لەوەی کە تەمەتع و لەزەت لە وانەکان بکە چییە یعنی ئەو هەندانانە شتی معنەویە یاخود خواردن وڵی معنە هەردوو شتی یەکەم زار سەپرەکی باشی لۆ لێدەم بە خۆم لۆ لێدەم دوو ئەمە زانتان پێ هەموو ڕۆژە خواردنیان لۆ دەینم هەموو ڕۆژ ئێزا شتی ور دەکە یعنی شیرنایەتی ئەوها دەینم دەڵم ئەوەی بزانی دوی وەردەگری ئەوەی بزانی 3 چکلاتی وەردەگری هەدەفەکەمە ئامانجەکەمان هەر لاوازەکەی ئیشەکەم هەر لەگەویە باوەڕکە فێرە بن 6 و 7 هەریان دەستێنم نافەسیان پێ یەکەم دەرێم کاکە ئەحمەد خەتیت جوانە یان ژیلوان خەتیت جوانیە ئەو قسان دەکەم قسەی خۆشخۆشیان لەگەرەکەم زیاتر زمانی عشاریمە بەکاردەین بەڕاستی خۆی ئەگەر مامۆستا خۆی خۆشەویست کرد مامۆستا زۆر میمۆخاڵ هەر مامۆستایەک خۆی خۆشەویست کرد لەنا قوتابیان دەستی لە منی کردن هەفتەی یەکەم بێگومان ئەو قوتابیە مامۆستایەکەش خۆش دێت کەچی ئەگەر قوتابی مامۆستایەکەی خۆشویست یعنی کەوات لە دەرسەکەی زیرەک دەبی بەس مامۆستا ئێستا زۆر خۆ لە تەڵەبەی نادەن خۆ لە قوتابیان نادەن ئەموانیمە دەستیان لەم یەکەم شایان لەگەرەکەم یان شتی خۆشیان لەگەرەکەم ئیشی من هەموو بەستانی بەدەقەیە لێرکانە ئامازەکی زۆر میهمان دیتو هەموو ساڵ داکو بە دەست خۆشیەکەن پۆلی یەک هەتا پۆلی سێ احتیمال هەتا پۆلی 5 بی نانی بەیانیان ناخۆن هەستا چم کردیان سیاسەتێکمان بکە دەرم کوڕم ئەوەی سبەینان پارچە سەمونێکی بخوا یان نیو پەرداخ شیر هەمومانێک شیریان نیە یان پارچەکەیەکێک دەرم ئەوڕۆ زۆر زیرەک دەبی تەڵەبە بە حەروکەکە بەجوولەکە دەری وەڵا مامۆستا نیو پەرداخ شیرم خوارد هەستەکەم زۆر زیرەک بوویمە ئەگەر مامۆستا سیاسەتی بەکارهینا لەو ڕووی ئەو شتانە زیرەک دەبی خۆشەویست دەبی دەوەڵڵاهی ئەوە 3 هەفتەیە دەرسێ دەکەم دوونە کوبنەوە بەداکووا بکرد داکەکان داوامی کچانە چونچی دەرێ مامۆستا سامی بەس دەرێن مامۆستا سامی یعنی خۆم شیرین کردێ بەڕاستی مامۆستا خۆت شیرینکەی خۆشەویستی مامۆستا باس لە ئاخاوتنی ناوچەیی کرد پێت وایە شێوەزاری ناوچەیی و ئەو شێوەزاری کە قوتابی دیارە بێگومان هەر گەڕەکێک بەشی زۆری خەڵکەکەی بە شێوەزارێک قسان دەکەن ئەو شێوەزاری کە جەنابەت بەکاری دێنی بەرامبەر قوتابی لەوانێت تا ڕادەی کاراسانی بکە قوتابی لێ نەشێوێت زۆر قوتابی کە دەربڕێنێکی مامۆستا دەبیستی حەزی لێ مامۆستا دووبارەی کات و یان تێناگە بەڵام لەوانەیە شەرم بکە نەوێرێ بەڵام لەوەی کە تۆ ڕاستەوخۆ بە شێوەزاری ماڵەکەی قسان دەکەی ئاسانترە تێگەیشتنی ئاسانترە پرسیارەکەت هەر زۆر لە جێە بەدیان ڕەخنم لە گیرایە لە ڕێی تەلەڤیزیۆنی پەروەردە با بینەران گوێویست بن و بینەریش بن وشەی تارە زمانی هەولێرێ 199 قەت نارێت تاڵ هەر دەرێت تار یعنی ڕەخنەم لێ دەگیرێ کۆمێتی نەشاوێش نوئۆنسن کاکە ئەمە لە هەولێرەینا ئەمن ئامانجەکەی مەچیە بۆ نمونە وشەی تار کە دڵ مامۆستا لۆ دەماچەی بەکاردەینی کاکە ئەمە هەر چار دەورەمان ئاگرا ئەوە کووردە دەبی ئەمە فێرەدا هەموو شتیان بکەین ئاشتی و ئەگەر دوژمنت هات بە چ جوابی دێەوە
دوشتمانی جواب دانەوە و سیاست و عسکەری پێی خۆمانوی دەکەن دەرن دەمان سێ ئاوێ ئەدی ئەگەر ئاوی پێوە دەبتە چ ها بە زمانی خۆمان زمانی هەولێر هەموو تەڵەبەکان هادەکەن دەرماوە سامی تا دایە تام لێ نەخۆشم ئەدی ئەو پیتە غەریبۆ کە چیا دەرێ دەبتە چ وڵا دایە چایەکەم تارە ئەوە هەولێرە کاکە ئەدی ئەگە ئامانۆ زیاد کە دەبتە چ کچێکی جوان دەینم یا دەبینی کچەکە ئەو ڕۆژی دری ئازیان نەخۆشە یا شتەکی نەزانی دەهێنم یا لە کچە جوان ناوی سەم دەرن مامۆستا تارە کەواتە هەتا ژیانی ما لەبیر ناکە مامۆستای بەڕێز 3 سالە زیرەکترین تەڵەبەم لە هەرێمی کوردستان هەیە تەڵەبەی بوونی لاوازم لە پۆلێ نییە بە بەڵگەوە ها ماڵ سامی باس دەوەش دەکەین بەڵام لێرە دش بە یەکێک دروست نابێت بە نمونە لە سیستەمی خوێندندا کاتێک باسی تام دەکەین دەرێن ئەو شتە شیرینە تاڵە بەڵام جەنابتان مەسەرەن دەڵێن تارە کەواتە وشک پیتەکە خۆی دەگۆڕێ ڕێ دەبێتە ڵ لێرەدا چۆن عیلاجی ئەو شتە دەکەن بەد بودن قوتابیەکە بەوەی فێر بێ ئەوە ئەو پیتە جیاوازە لەگەڵ پیتە ئەم لەگەرتن وشەی تاڵ لە کتابی نییە لە پەرتوکە نوێ ئەبەت نییە بەس ئەمە چما کردیە کە پیتی ڵەمان پێشاندا ئەمە ئەوەی لێ کە دەینەوە ئەوەما کە لێکداوە بە شێوەی جوولانەوە یەکسەر ئەوی پێشانەدەم سەفی یەک پۆل یەک ئەوەی دەزانی مامۆستا ئەمە گەورەینە ئەوان لە مەزیدەکردن لەو نەحیەی هەر شتێکی دەزانم دەرم کوڕممتان خۆش دەوێت هەموو دەرێ مامۆستا تو دڵی بزانێ سەب حرەکە فێ بووە کەواتە ئەوەتە دڵ کێشەمان لەوەی هیچ نییە نیتمان هەندێک وشە هەیە ئەگەری تێدا بوو بۆ نمونە وشەی تارە بەو ڕێگان بەکارهینایە بەس مامۆستام لەم کردە ڕسمی یعنی ڕاستە رەخنە نوێ جیرای ئەمە نەم کردە ڕسمی وشەی تار مامۆستا کو دەبی وشە و بڕگەی بە هەڵەت نیشانێک تاکە هەڵم نیشان نەدایە وشەکەی تارە بەو شێوەی قوتابیم تێگەاندیە بەو شێوەی ئەو هەم تێگەاندیە بەڵێ لە پەرتووکی نییە ئەوە ماڵ سامی هەز دەکەی ئەو شێوازی وانەوتنەوەی جەنابەت ڕێسکەیشتر بێ پەرت پێدا بێ یاخود شتێکی نوێ تازەیە بەڵێ مامۆستای بەڕێز ئەمە ڕۆژەی لەوانەیە بەلایکمی 30 هەتا 25 هەتا 40 مامۆستای پەیوەدیم پێ دەکەن لە سناپ و لە ماسنجەری فەیسبوک یعنی مامۆستاکی خێرخوازیشم بە هەفتە بۆ ماک دەستم دەستیان پێدرم لەسەر باغەری خۆم مامۆستانیم فێرم نەکردبی خوا بەڕێدایتە مامۆستا ناتمە لێکوانە بەسە خۆم نارێم بەسەوە بەڵگەی هەیە مامۆستای زمانی کوردی هەولێر و سلێمانیش باش شاهێدە سێسا مامۆستا دووەکی شایدن کە بەڵکە مامۆستامی کو دەستەرمێنی ڕاستە زمانی ما زمانێکی هەولێرەوە کار دەینین بەس قوتابیان هەر فێرەکەین و باشترین ڕێگایە لۆ قوتابی فێر نابین مامۆستای بەڕێز قوتابیم هەیە پۆلی هەشتە بەخۆ مامۆستای تایبەتشم لە مادرسی دەرێمەوە پۆلی هەشتە لە مەکتەبی ئەهلی ناوی مەکتەبەکەی نارێم پۆلی هەشتە فێرەپیتی ئەەکەم باشە مامۆستای بەڕێز ئەو قوتابێ کوو بە پۆلی هەشت بە چ ناجع بوو مەکتەبی حکومیمان هەیە تەڵەبە موساری ناجحە کاتە مامۆستا پێمان دەڵێ کە قوتابی کێشەی نییە مامۆستا کێشەی هەیە کێشەکە چییە مامۆستام یەکەم جار لە وەزارەت کەلوزنەکی پێکینا دیسان ئەو سالوزنەکی پێکیناوە گوتی پۆلی 1 و 2 ساڵی 2020 ئەرێم 2023 گوتی قوتابی نابی لاوازبی کە قوتابی لاواز نەبوو ئێمن دارش کە دەزانی ساقی لاوازنیە لە خوار خەرکی ئایپادیە لە مارێ هۆکاری سەرەکی مشریفە ئەم نارم وەزیر مشرف توشە مشریفی کوردیمان هەیە و ئیداریشمان هەیە وەرە مامۆستای بزانم ئەتو چت کردیە هەر مامۆستایەکی بەلێکدانی بڕگا وشەی فێر کرد پۆلیەک فێر نابی بەڵگەمان چییە 195 لە شاری هەولێر توچێم شارەزایما 195 ڕێگای لێکدان بەکاردێنین لە بەندی قوتابی پۆلی 6 و 7 نازانی ئەسیلەکەش بخینەوە ها ئەسیلەمان هەیە نازانی 3 ساڵیش خۆم کرد چونکە ئەمریکا ئەو داهێنانە نوێم کرد لە هۆڵەکی کرمان و سێ بەڕێبەری تەربیە و چەند ئەوە میوان شتمان هات تقریبا 600 قسوور مامۆستای زمانی کوردی هاتن وەڵا ڕێز سوپاس شمە گرت و چەپرەشیان لێدانی بەس گوتیان مامۆستا ڕخنەکمانی گوت و فەرموو گوتی مامۆستا ئەتوو تاقەت نامینی زۆر هیلاکەبی گوتم ئەمن حەزم لێیە هەموو مامۆستایەک ناتوانێت شتێ بکە چونکە ئەمن لەسەر ڕحلەی دانیشتمانیە لە ژۆرە هیچ هەموو مناڵەکان و فێری خۆم کردیە هەمووی تەبیعەتیان وشی منە ڕاستە هەفتە یەکەم ڕخنەمان لێ دەگیرێ و مامۆستا دەنجی گەورەی و مامۆستا بڕک بەسەمە بەڵێ هەموو سارێ هەفتە یەکەم 3 تەڵەبە لە 3 قوتابی دەترسێ لە دوو ڕوخسارم لە دەنگێم دوای سەبر سەبێر
ئێستا زۆر خۆشەویستم حەزەکەم ڕۆژێک بە بەڵگەوە بێنە قوتابخانەکەی ئایا مامۆستا سایم زانی بەڵگەکە وایە ئەو هەموو دارێ وا زیرە کردیان مامۆستا ئێمە ڤیدیۆکانی جەنابەتمان دیتووە شێوازی وانەوتنەکانی جەنابەتمان تووە بالفعل ینی ئێمەش زۆر جار لەوانەیە سەرنجی ئەومان نابێکە ئایا لە ئەو کاتێک کە دانراوە 35 خولەک بۆ وانەوتنەوە 35 خولەکی بە بەردەوامی جوو لەو حرەکە لەوانێ بۆ منداڵێک ئاسایی بێ لەوەی وزەی زۆرە بەڵام بۆ مامۆستایەک کە دەتەمەنی جەنابەت گەنجە بەڵام ئایا کە ئەو ساڵانە تێدەپەڕن هەمان وزە و تاقەی پێویستە بێگومان پێویستێتە بەڵام ئایا ئەو وزە و تاقەیە دەمینێ واللهی نازم ئەمن ئەو ساڵە کە پاشی سێمانجیکە 9 ئەکا 28 ساڵە مامۆستای پۆلی یەکەم 5 ساڵش خۆبەخشیم کردیە لە گەڕەکی شەهیدانی خەنجەران باناوەکەش برین خۆی ئەو زە مامۆستا ناتوانین بە تایبەتی مامۆستای ئافرەت وەکومەنی مامۆستای ئافرەت ناسکترن ئەو شتیان پێ ناکرێ ناچارن لەسەر کتابەکەی بڕۆن ئەگەر بێ لەسەر ئەو پەرتوکەی بڕۆن ئەم لەڕێی تەلەڤیزیۆنی پەروەردە 185 قوتابی فێر نابی و بەڵگەشم ئەوەی هەموو سارە تەقیمی هەموو مەکتەبەکانم کردیا بەنهێنی و بە سڕی بە هەر نوع جۆرەکی بی فێر نابن بەڵام مامۆستا ئەو منهەجە ئەو کتێبەت تازەیە ینی لەوانەیە تا ڕادەیەک کاتەکەکەم بێ بۆی قسەی لەسەر بکەم برین تا چەند سەرکەوتوو دەبێیان ناوێت سیارەکەت زۆر لە جێە مامۆستای بەڕێز ئەمە هەفتانە 8 زاران 40 دقا احتیمالە بکات 3 ساعات و نیو ئەگە هەڵەنم 3 ساعات و نیو باشە هەفتەی بە 3 ساعات و نیو دەبی قوتابی 2 پیتی فێرکی هەموو هەفتانە 2 پیت دەبی فێربی پیت بڕگە و شا کێشەکەی مەچیە مامۆستا دیسان دووبارێکەوە هەفتەی جارێک ئافرەت مۆلەتی هەروە دەگری ئەوە یەک کەواتە 2 دەرسمان لێرە ڕۆی 6 دەرسماوە ئەو سار ئەمە 4 تێنووسمان هەیە هەر کێشەمان زۆر گەور دەبی ئێستاکە بکرێتە 12 بەشەوە مامۆستا بۆ نمونە کتابی کوڕاسەمان هەیە ئەو سار پەرتووکە کاتێ پێ دەرێن کوڕاسە بەس پیتەکانە ئەو کوڕاسەی وەختی خۆی ئەوە ئەوە دوو مامۆستای بەڕێز ئەوە کوڕاسە ئەوە وەزارەت ئەوە یەکینەوە زیاد کرد هەفتێ بە 3 ساعات و نیو قوتابی فێرکە کوڕاسە پەرتووک دەفتەری قوتابی چونکی کوڕاسەکە بەس پیتە ئەمە لە دەفتەری پیت و بورگە وشەی دەنووسینەوە ئەها بزانە ئەمە ڕازاندیتەوە ئەوە دەفتەر پیلانە ئەوە سێ ئیش لە خلال 3 دقیقە مامۆستای بەڕێز ئەدی تەختە ڕەش ئەمە ئەکوژی یعنی کەواتە ئەتوو بە 40 دقەی ئەگەر هەناسەش نەدەی دەبێت ئەتوو بە 40 دقەی چار ئیشان بکەی بەخوای مامۆستا ناکرێ بەخوای مامۆستا من لە جێ مشریفی ناکرێ لۆ ئەمە نارم ئەمە لە مشریفەکان زیرەکترم بەس ئەمە عملینە ئەمە کرددارین کردارەکە چی ئەو زاناترا مامۆستا ئەمە چار تێنووسمان هەیە کوڕاسە دەفتەر چالاکی و تێنووسش کاکە تەختە ڕەش تێنووسە دیاڵە کووە بە 3 ساعات و نیو ئەو دەرسە دەکرد هەفتانە ئەی مامۆستا کاتێک کە جەنابتان پلانی ڕۆژانە و مانگانە و ساڵان دادەن لەسەر چی دایدەنێن لەسەر ئەو پەرتوکەی دادێن ئەو سار پەرتوکە چیکەم هەموو ڕۆژێ هەڵەچێکەم لە زیاتی برێم ڕاز و ڕەوا دەرێم دارا زارە یعنی هەموو ڕۆژە هەڵەیەکەم بەڕاستی تا دێتن ینی بەڕاستی نازم ئەو گۆڕاکارێت بۆ ڕوویدا دوایە ئەو پەرتوکە ملیۆنەکانی زۆر تاریکە ملیۆنەکان زۆر تاریک زۆر بە تاریکی ئەوە کرد ئەگەر کاربات نەبی ئەوە بە زەحمەتە دەفتەر پیلانەکەش لەسەر ئەوەی دەڕوا ئەگەر تەماشا بکەین ئەوە دەفتەر پیلانی مامۆستا ئەوە دەفتەری وەرزیەکەمە سیرکە مامۆستا ئەوەی کە سەرنجمدا پێشتریش جەنابتان کاریگەرم بە کتێبەکەی ئەلفوبێی ئیبراهیم باڵدار ینی پێ دوایە گۆڕینی هەڵە بوو یاخود دەبواە بە شێوازکە جێی بکرێتەوە لە نێو منهەجی نوێ پرسیارەکە زۆر لە جێە مامۆستای بەڕێز ئەو پەرتوکەی هاتیە ئەوە فێرە وشەی گەورە و ڕستەد ناکە فێر ناکە پەرتووکی ئەمین باڵدار بالەڕێی تەلەڤیزیۆنەکەش ئەو قسەی نهێنی هەر بکەین ئەمن لەسەر ئەمین باڵدار دەڕۆم بەڕاستی لەسەوی دەڕۆم ڕاستە لە تەربیە و مشریفەکان لەوانەیە لەشم عاجز بن بەس ئەمە بۆ نمونە ئەمین باڵدار فێرە ڕستەت ئەکات بۆ نمونە مام زۆرە مەڕۆ مێوژم دەوێت ژیروان ئەمڕۆ دەچێت بۆ قوتابخانە وایە باش ئەوە هەلەرزی بوو لە وەرزیەکەمە تورستەکەی فێر بووی پەرتوکەش بە خۆ دیتی ئەوە حتا دەڕۆی یەک ڕستەی نبینیەوە وەکو کتابی زانست هەمووی خەت ڕاکێشانە ڕێنمایە ئەو بلوزە هاوی لێبەردەکەی یان زستانە یان شتی زۆری تێدایە زۆر
بەس مامۆستا لەوەیان سادە کراوەتەوە یان گۆڕانکاریەکە چۆن دەبینی؟ ئەو سەرۆ پەرتوکەی هاتیە 125 گۆڕایە یەک لەوان هۆندراوەی سمۆرە نەمایە هۆندراوەکی زۆر جوان هەبوو مامۆستا پەرتوکی خۆت دەربێنە وریا بمەیدن ئەمە باشێوەی عملی زۆر زۆرما دەکرد با بیکەم زانتان بە قوتابەکان دەکردم گۆ کوڕم پەرتوک یعنی کتاب نازانن پەرتوکی خۆت دەربێنە وریا بۆ مەیدڕێنە ناوی خودای لێبێنە پیت و شای بخوێنە ئەوم لۆ دەگوتن دوایە گۆرانی حەلوا فرۆششم لۆ دەگوتن حەلواشیان لۆ دەینم زۆر زۆر تەئسیری هەیە قوتابی قەت فێرە ڕستە نابی مامۆستا لێرە لە وەرزی دووەم لەکوێ فێری ڕستە دەکرێن لەو کتێبە ناکرێن وەرزی دووەم دەکا بەشی دووەم نفسی کتابە بەس گۆڕانکاری و پیت و شەکانە نییە نیتە شتانەی نییە کەواتە مامۆستا ئەو گۆڕانکاریانەی لەو شتێ بە لە پرۆگرامی خوێندن کراوە لەکوێی لایەنە ئەرێنی باشەکەی دەبینی ئەو باسی خراپەکەی باشەکەی هەندێک قوتابی هەیە ئەو ڕسمشتانی نەدیتێ بۆ نمونە دەڵێ بەیانێ هەستە جێتەگرە یە قوتابی هەیە جێ هەر نازانین جێگە هەرچی هەرجگرین شتە باشی زۆر زۆری تێدایە زۆر بەس ڕێنمایی ڕێنمایی دەرسنا مامۆستا ڕێنمایی ماڵێ و دەرێ و ڕێزگرتنی گچکە و گەورە کەواتاوە مامۆستا لایەنە پەروەردەکەی زیاتر زاڵتر بەسەر لایەنی پەروەردەی زۆر جوانە مامۆستا ئەمەش با زۆر ڕخنی لێ نەگرم بەس نانی دەرسەکەی پیت و بورگە وشە 175 بە بەڵگەوە هەموو هەولێری بگەڕێن لە ئەهلیەکان هەتا حکومی لام قوتابخانەی ئەگەر چەند قوتابی بی بەلای کیمی 20 خراپە 20 زیاتر بەس ئەم یەکزار بە ناشتێنەوە ئەم دەڵێن 20 نیوە لە نیوە مامۆستا باسی ژمارەی قوتابیت کرد ینی ئەو شێوازی وانەوتنەوەی جەنابەت پەیڕەوی دەکەی پێویستی بە حرەکە و جوولە هەیە هاسا لێرە شەز دەکەم پێویستت بە کاتێک شوێنێش فراوانترێ بۆی حرەکە و جوولەی تێدا ئەرێ وەڵای سەوا دروەختە لێرە توم بوو ئەم نازم دانیشت کەواتە قوتابیەکانیشت بە هەمان شێوازی تۆ ڕەفتار کەواتە پێویستیان بە هۆڵێکی گەورەتر یان هەریز دەمێ ژمارەیان کەمتر بێ بۆی لەو پۆلەیدا بتوانن جوولە و حرەکەی ئازادانە بکەن وەڵڵی مامۆستای بەڕێز ئەلحەمدوللا پۆلەکەمان گەورەیە خۆی مامۆستا هەر بەڕێوەبەرێک ڕێزی مامۆستای خۆی گرت مامۆستای خۆی خۆش بوێ بێگومان ئەو قوتابخانەی سەرکەوتووە هەر بەڕێوەبەرێک لەگە مامۆستای تێکەر نەبوو نەچۆ ناو قۆناغی قۆڵای دڵی بێگومان شتە چیکەیە ئەمن بەڕێوەبەر سوپاس یەکەم چەند ساڵ هەر ساڵم دیویمنا زۆر ئاگای لێم یعنی بەڕاستی گرنگەکی تایبەت بەم لێدا زۆر ئەمن ئەو سەر سوپاسی خۆی یەکەم 27 قوتابیم هەیە چەند سارە بە هیلاک چوو بووین ئەو سار 27 قوتابیە بەس احتیمال برێ مامۆستا کاتەکە کودا بەشەبی ئەم یەکە کەریان ناستێنم گەورەتری سیاست بەکاردێنیم 8 قوتابی 6 قوتابی هەردەستێنم کوڕمی تو تەواوە ئیتوش زۆر تەواوە بەس ئەکەی جوانتر بنووسە خەتیۆی جوانترا لەرقی یەکتر خەتەکەش جوان ئەبی پیتەکەش ئەزان بنووسن دەبی ئەتو ئیلا قوتابی لێک تێکیان بەردەی شەڕنا هاندانێکی وان بکەی ڕقی لەگەیەکی بکەن فێرە خەتەکابی فێر نووسینەکەش دەبی بەبەڵگەوە ئەوڕۆ پیتی و وەرگرتیە حەزەکە سبی مامۆستایگامشی بەگاگە جێ لەبی لە ڕێگەی تەلەڤیزیۆنی پەروەردا بابێ سەردار ماکە ئەگەر وانە بوو با ڕەخمی خۆیان بگرن باشە مامۆستا ئێستا دیارە سەرپەرشتیار نەماوە هاوڕێ ڕەخنەگەر هەیە کاتێک لە ساڵانی پێشتر ساڵی ڕابردوو کە هاتن هەڵسەنگاندنیان بۆ وانەکەی جەنابەت کرد لەسەر ئەساسێک کردیان لەوەی کە منداڵەکان تا چەند فێری پیت و شەکان بوونیان لە شێوازی وانەوتنە چۆن بوو بەخوای مامۆستا بەنسبەت ڕێز و سوپاس لە تەربیەی مامۆستا جگەل لە ڕێز و سوپاس بەڵام هەڵسەنگاندن هەیە هەموو ساڵی قوتابخانەکەش هەڵسەنگیر لەگەڕیش مامۆستایان و ستافی بەڕێوەبردنەکە بەخوای هەڵسەنگاندنەکە هەموو جارێ دادەنیشێن موشی ست شیرێن مامۆستا زادێ مامۆستامی سەتە دەینێ هەموو کەسێک سەتی پێخۆشە دەرم لە بانەوە شەش و حەبی دەرن لۆ دەرم دوان نەخۆ لە خۆبایی بم حەزم لە سەتی نییە چۆ ئەمە کوردین کە گوتت زۆر زیرەکی ئیدوازە دەرسەکەی دەینی کە مشتی سەتی دامن احتیمال سارش کە زەوق منە بوانە نە قەت قەسەتیشم ناوێ ناوەڵڵا بەس قوتابیەکانم 100% هەر هەمووی زیرەکەن بە بەڵگە هەر هەمووی مامۆستا جەنابتان ساڵی یەکەمی هەر منداڵێک کە پۆلیەکە ئەو قۆناغەی تێپەڕاند تەواو دەستبەرداری بێت تۆش نابینیەوە بەرەو دەبینم
هەموو ڕۆژێک کە ناچم پۆلی 2 3 و 4 کە ناخۆ باوەشم دادەن دووەکە زیاتر سێکە ها بە دەرەجەی سوچە من لە بیرەکەن بە زۆریانم خۆش دەوێت ئەمن قوتابم زۆر خۆش دەوێت دەستیان لە من یەکەم نیچوانە ماچەکەم نیچەوە شتی خۆشیان لێ دەینە من دارکیفە خواردنێتی زۆر بە خواردنی من داری دەگری بە تەشجیع ینی زۆر هاانیان دەم مامۆستا زۆر هاانیان دەم هەڵەش ئەکا دەرم سەپەی لۆ لێدەن بەخۆشم دەرم ئەو زارش کابوونسەوە دەرم زارشکی هەڵی ناکە هاندان ئەساسە زۆر مامۆستا هەموو ئەو مامۆستایانەی کە لەو بەرنامەیەدا باسی ئەزمموی خۆیان کرد ئەزمموی خۆیان جێڕاوەتەوە سەرکەوتوی کارەکانیان و ئەو شێوازەی کە ویسیانە پەیڕەوی بکەن و گەیەندراوە هەمووی گەڕاوەتەوە بۆی کە لەگەڵ قوتابیەکانیاندا خۆشەویستیان دروست کردووە ئەوە مامۆسای بنەڕەتیە خۆشەویستی لە باوەشگرتن و سۆز و حەنان ئەوەی تر برادەرایەتی و لێگەیشتن بنمونە مامۆسای ئامادەی هاتووە چەند ساڵە مامۆستا سەیاحێک لە مامۆستا هەرە باش و نمونەیەکانە لە هەولێر مامۆستایاح برادەرایەتی ینی بەتەنگەوە هاتن لە بۆنە کۆمەڵایەتیەکان لە کێشە هەتا زاتی و کەسیەکانی قوتابی وای کردووە کە بچێتە ناخی قوتابیەکە کەواتە خۆشەویستی بەسە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوەی پێمانە بیگەێنین ئەمن دەرێم قوتابی زای بە سپێردەی مامۆستا بەڕێز 150 خۆشەویستیە هەر مامۆستایەک خۆی خۆشەویست و برادەرکە لەگە قوتابیەکەی ئەوە 150 زمانی کوردی فێر بوو 150 کەس دەگەێتەوە سەر خۆی هەموو ڕژدەرێتدایە مامۆستا سامی ئەمنی خۆش دێ ئەمنی ماسکردی شیریناتی دایتە من بە خودای مامۆستا 150 فێربوونی زمانی کوردی پۆلی یەک ئەڵێ چ من بابەتی خۆمە ئەوە ئامانجەکەیە کەواتە پسپۆڕێتیش گرینگە بەڵام لەگەڵ ئەوەشدا شێوازی گەیاندنەکە زۆر گرینگە گەیاندن و تێگەیاندنمان هەیەمە گەیاندن دەیگەینە تێگەیاندنەکە کوڵ ئەسە ناو ئەوەی مامۆستا دەی بستە ناو قوڵایی دڵی قوتابیەکەین هەر مامۆستایەک هەفتە یەکەم بۆ برادەری و ناخیخینەوەی سەم قوتابی هەفتە یەکەم و ناخێنەخینەوە هەر هەمووی بەس باشتەشتی لەبیر نەکەین لە ڕۆژی یەکەمە مناڵە کوردستانی فێرەکەم قوتابی نازانی قوتابی پۆلیسش نازانی ئاڵای کوردستان چییە ئیمتحانی دەکەن لە هونەری سوورەکەی دەینە سەریان سەرەکەی سەوزەکەی دەینە خوار نازانن بەخوای پێش وەختی ئەوانە فێرەکەم دوو ڕۆژیش بە مازیی مخەوەلیانەکەم دەرم کوڕم بە کەیف خۆت خەتی لێدا شەرم شتێکی گۆشتەگیری پێ ئێرێن قوتابی هەیە بیکوژی ناتوانانی بێتەکە سەبڕی بێتەکە سەبڕی ینی گەورە شوابم بیدایەت کە مشریف هاتە پۆلم یەک قسەشم نەکرد نەمتوانی قسەی بکەم هیچ ئەوەت نەمتوانی لا تربیەی ئاکرێ نەمتوانی دوایژەوە بووی چم کردیا هەل هەفتە یەکەم خواردیان ئەدەمێ و دەرم دەی کوڕ بە کەیف خۆتان خەتی لێدەن هەیە لە شەرمان دەستی دەلەرزی هەفتە یەکەم دەی ئیدی ئاخیری شەرمیان دەستچێ گۆرانیان پێ دەرێم ئێرە زۆر ئەساسە مامۆستا کن سەبوڕەی زۆر ئەساسە قوتابی هەستی چونکی ئەوە ماڵی دووەمە خخوای ئێرە چێن دەرە مامۆستایەت چیەوە ینی تعجب دێ ساڵی یەکەم بێگومان قوتابیش هەمیشە حەز ناکە هەر ژوێگر بێ بەڵێ حەزەکە بەشدار بێ حەزەکە چەپڕی بوو لێ بێ حەزەکە بێتە یەکێک لەو کارکتەرانەی کە کاریگەری چەپڕی مامۆستا ئەوەی کە لەبەردەستماندایە کۆمەڵێک هۆکاری فێربوون وەسای تعلیمی وەکو تەمەشاژەکەم هەمووی بۆ خۆت دروست کردەوە شتێک نییە پەروەردە ئەوە وێنەی دارە ئەوە دڵە ئەوە کاریە ئەتۆ بۆ هەربوو شەیەک وێنەیەک و ئەوێکت هەیە ئەوە ددانە ئەو دانە کلۆر بووە ئەمن ئەو حرەکانێک چەند جوان دەکەم مامەسەڵاس خۆزگە دەرسەکەم دەکرد بە حرەکە بە قسەکردن خۆش نییە ئەم زانە ئەو پێنج یانی ئێستا حرەکەوانە لێ بکەم مامەسە تعجب دێ دەری خوا و ئەو شێوە ئەوە فێر بوو قوتابی ئەوە ئێستا بۆ نمونە ڕخنەما لێ دەگیری دەرە مامەسە سامی ئەوە شەنیە ئەوە شانەیە کاکە ئەمن بورگەکەی فێرەکەم بورگەی لە هەولێرە شەی پێدادەینی ئەمەش ئەزانین ئەوە شانەیە کاکە ئەوە چاو مامۆستا تۆ ئەویان بۆ ڕوون دەکەیەوە کە شێوەزاری کوردی زۆرە شێوەزار مەسەڵەن لە هەولێر بەڵێ مامۆستا بۆ نمونە ئێستا ئەومانە بنمونە شە لەوانێ ئاسایی بێگەر بە قوتابیەکە بڵێ ئەوە لە ئێمە پێی دەڵێن شە بەڵام لە شێوەزارێکی تر پێی دەگوترێ شانە بۆ نمونە هەموو قوتابخانەکانی هەولێرێ دوو قوتابی سێ قوتابی سلێمانیە هەورامیە کەرکوچیە هەڵە هەیتمان ئەمە چی هەولێر شاری دایکە پێی دەرم دەرەب کاکە ئەحمەد ئەتو سلێمانی کاکە ئەوە شانەیە ئەمە پێی دەرێن شا فێرانەکەم یعنی مەحتەنیان ناکەم لە خوای زیادبی بەس مادیبوونی زۆر دەوێ زۆریش
ئەگەر دەتەوێت ڕجیمی بکەیت بڕۆ ببە مامۆستای پۆلیۆکی زمانی کوردی پارەش لێ دەگەڕێتەوە ناچێت دکتۆری بەس ئەو مامۆستا خوڵقی دەبێ ها مامۆستای پۆلیۆ شتێکی خاڵکمانە بیر کرد مامۆستای بەس 150 لە شاری هەولێر مامۆستا بە خۆشی خۆی نەچووتە پۆلیۆک 150 هەموو ساڵێ مدیر بە تووڕەبوون بە قسەی خۆش دەی ئەجە مامۆستا پۆلیۆک دەرێتەوە ناتوانانی نایکە چونکی ئەتو کاکە پۆلیۆک هەویرە لۆکەکی سپیە دەتوانی سۆریکەی سەوزیکەی زەردی بکەی ها ئێوە زەحمەتە زۆر زۆر زەحمەتە ئەزە دەرم دەبی مامۆستای پۆلیۆک ڕێزێکی تایبەتی زیاتر هەبی لە مامۆستاکانیکە بێگومان مامۆستا هەر لە یادەوری بیرۆری ئێمەش وەکو گەورەکان هەمیشە مامۆستای کوردی بە تایبەتی پۆلیەک لە زاکرێماندا هەیە یا وێنەکەی لە مێشکمان چەسپاوە یان ناوەکەی چەسپاوە ینی هەمیشەش بە دوایدا دەگەڕین حەزمان لێ یەکەمین مامۆستای وانەی کوردی خۆمان ببینین و وێنێن لەگەر بکەین و بزانین حاڵ و ئەحواڵی چۆنە مامۆستا گیان دەمەوێت دوای پرسیاری ئەوە بکەم تۆ وەکو مامۆستایە کە ئەزمونت هەیە لەو شێوازی وانەوتنەوەی کە جەنابتان پەیڕەوی دەکەن لەوانەیە بە سەدان خێزان لە ڕێی ئەو بەرنامەیە یاخود لە ڕێی بەرنامەکانی ترەوە پرسیاری ئەوە بکەن چۆن بتوانین لە ماڵەوە کە دەستیان بە تۆ بە شێوازی وانەوتنەوەکە ڕناگات چۆن بتوانن لە ماڵەوە هاوکار بن بۆی منداڵەکانیان هەم لە قوتابخانەکەی خۆیان بۆ شێوازەکەی دەخوێندری و هەمووی ئەوەی کە جەنابەت پەیڕەوی دەکەی وابێ کە قوتابیەکە فێر بێ خۆت وەکو جەنابیشت باست کرد هەموو ئامازدەوەیە کە قوتابەکە فێر بێ چی بکە خێزانێ ئەمە هەفتە یەکەم دەرسێ ناکەین ئاشنا قوتابخانە خۆشەویستی مامۆستا ئەوە گۆڕپانە و کوڕمەوە تەختەڕەشەوە ناسانزیکە و ناساندنە بەڕاستی پەرتوکەی لایەنە باشەکانی بیدایەتیشی دێنێ سەر هەندێک ڕسمی جوان ئەوە ڕسمی زۆر جوان تێدا دوای ئەمە دەکەین هەفتەی دووەم کۆبوونەوەی بە داکو بابانەکەم زۆر گرنگە داکو بابەکان هەر هەموو دەبی هەر دەبی بێ کە هاتن دەرێم داچی بەڕێز بابی بەڕێز ئەمە لەسەر ئەو ڕێگای دەڕۆین پێشەم شتێکی وشەی داران وشیەکەمەوە قوتابەکە تازە دەیخیندە بەس قەیدی ناکە مامۆستا ئەمن داکێدرە مامۆستام داکێدرە من دەڕیسم دەڵم داچی بەڕێز لەوەی کە بەحسی داکانش دەکەن قوتابخانەکەم کچانە دەرێم بەلێکدان فێر نابی بوو دەرە مامۆستا سێ بەشی مەکتەبی هەولێرێ تەڵەبە لە زمانی کوردیە کە تا 675 خراپە نازانین وشەی دروستکە هەر نازانین بشنووسی ئەو باشتر ڕێگا بۆ مامۆستا بوون منە هەتا کۆبنەوەکەیکەنەوە 10,000 دووبار دەکەینەوە دار ئادارە ماندیبوونی نییە هەمووشی من فێر عەزە لە بوونێ مندارەکان ئەوە باشترین ڕێگایە ئیدی داکو بە هەفتەی دو دەرە مامۆستا لەوانێت داکە دەرە مامۆستا حاڵی نەبووم دەرم داچی سپێدێتە ناو دەرسم دادەنیشی زۆر احتیاجێ بادانشی بەس زۆر نا دەدەقە لۆی دووبارە ئەکەمەوە ئیدی تەواو بەس دەبی مامۆستا ببتە هاوڕێی داکو بابی قوتابی دەی ببتە هاوڕێ دەی ببتە هاوڕێی قوتابیەکەش گەلێک زادەرمەرەمە با برادری بابسی بن ئەو داری دانیشین دەی ئێستا ماهاتمە دەرم مامۆستانی مە برادەرتانم ئەڵە دەرە مامۆستا خۆ تو پیا و زەلامەتی گەلەوە کو دەبی بە بەرادەربین دەرم قەیدی ناکە بەڵێ مامۆستا گیان زۆر سپاس دەکەین سپاس دەوەی ئەزێتان دای هیلاکمان کردی سپاس دەکەین سپاس بۆ توی بۆ ڕێ سپاس لەو تەلەڤیزیۆنی پەروەردە بەڕاستی کەناڵەکە لێرەوە داوا لە داکو باوکانەکەم هیچی تر مامۆستای تایبەتی نەگرن هەموو ڕۆژێ لە پۆلیە کە تا پۆلی 12 بەدەیان سەعات مامۆستا دەرسەکان شیەکاتەوە زۆرم پێسەریا قوتابی خۆیان دەمەنە مامۆستای خصوصی ساڵان 10 ملیۆن زیاتریان دەڕوە 5 ملیۆنیان دەڕۆ بە بابەتی خصوصی باشترین کەناڵە مندارەکاتان با لە دیار دانیشت دەستان خۆشبی بەڕێزان و خۆشەویستانم ئەم ئەڵلقەی ئەزبوونی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سامی حوسێن نەزم مامۆستا لە قوتابخانەی هانای بنەڕەتی کچان بوو لەم بەرنامەیەدا باسمان لەو شێوازە تایبەتەی مامۆستا کرد کە وانەی پۆلی یەکی بنەڕەتی دەڵێتەوە بۆی هیواین کە ئێوەی بەڕێز و خۆشەویست سوودی لێ بینن بۆ پەروەردەکردنی منداڵەکانتان زارشتر سوپاسان دەکەین سپاس بۆ ئێوەی بەڕێز خۆشەویست سپاس بۆ